ئاوارە شەنگالیەکان خۆشحاڵی خۆیان بۆ سەرکەوتنی ئۆپراسیۆنی ئازادکردنەوەی شەنگال لەدەست گروپی چەکداری داعش دەردەبڕن و ستایشی هێز و لایەنە بەشداربووەکان لە ئازادکردنەوەی ناوچەکەیاندا دەکەن. ئەوەڵە کێفە مەگەلەکەی هاتی تێ و دلێمە خۆش بوو ڕەحما خودێ و ئەمە موچۆلا دەرکەتێن و چادرا و ڕەزیل بوون و بێت مالاوا نابا و مالا مەسئولابا و پێشمەرگا و تەقسیر نەکردن و پاپەکێ وێزدیا و هەموو تەقسیر نەکرد هەموو کەنە شنگالێدا و عشقا وەختە تێر نەنووستێن و مالا خودێ ئاوا بسایتا خودێ و مەسعود بەرزانی شنگال ئازاد کرێن مالا خودێ ئاوا ملجی وەرتەوێ خۆ بەگەری. شەنگالیەکان لە ناو کەمپی ئاشتی تایبەت بە ئاوارە ئێزیدیەکان لە ناحیەی عربەتین سەر بە پارێزگای سلێمانی لە ژێر خێمەدا سات بە سات لە ڕێگەی تەلەڤیزیۆن و هۆکارەکانی گەیاندنەوە تامەزرۆ بوون بۆ بیستنی هەواڵی ئازادکردنەوەی شەنگال. سەرەڕای ئەوەی دڵخۆشن بە ئازادکردنەوەی ناوچەکەیان بەڵام هێشتا چاوەڕێی ئەوەن خۆشیەکەیان گەورەتر بێت. فەرحێمە کەنگێ بکەملێ هەچی گاوا کەچ و ژینی ما دەستی داعش هاتە ڕزگارکردن و منداڵی ما دەستی داعشدا کە هاتن ڕزگارکردن هەنگێ فەرحێمە بکەملێ. ئاوارە ئێزیدیەکان دوای ئازادکردنەوەی ناوچەکەیان لە دەست داعش داواکاریان هەیە. داواکردن ئیرۆ شنگار ڕزگار الحەمدلله بەس عادی ترە مایە ئاب مەستر ئەو ئافرەتێت ماین ئەو ژینێت ماین منداڵێت ماین مەدەوێت لۆمە دەولەت ئەو حکوومەت کی دەولەتە هاریکاری کرد بۆمە بەگەران مالاوەنابە ئەڵەمەت بێت. ئەمگەلە کێف خۆشحاڵن حەزەکەن ئەمڕۆ گە ڕزگار کرد بەیانی ئەڕۆن بۆ ماڵەوە ئەمڕۆ گەلک کێف خۆشحاڵن وەکی شاهی ئێمەیە ئێمە حەزەکەن زوو بگەڕین بۆ شەنگال ئێمە بەخوا شێت بوو ناو ئەو گەمپەدا ناو ئەو خێمەدا ئێمە هەر زارمان نەما. دوای ساڵێک و زیاتر لە 3 مانگ مانەوەی ئەو قەزایە لەژێر دەستی چەکدارانی داعش ماوەی 2 ڕۆژە هێزە کوردیەکان بە هاوکاری فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان ئۆپراسیۆنی ئازادکردنەوەی شەنگالیان دەست پێ کرد و سەر لە بەیانی ئەم ڕۆهینی ئازادکردنی شەنگال ڕاگەیەندرا. ژیار محەممەد دەنگی ئەمریکا کەمپی ئاوارەکانی ئاشتی تایبەت بە ئاوارە ئێزیدیەکان عربەت.